بسم الله بناوی خوای بەخشندە و میهرەبان. خۆشەویستانم لەو کاتە پیرۆزە کە لە ناو مانجی ڕەمەزانین زمانمان بە ڕۆژووە زۆرێک لە زانایان دەڵێن خوای تەبارەک و تەعالا دەیەوێ مرۆڤەکان بکاتە فریشتە ئاسا، یعنی وەکو فریشتە ئاو ناخۆین و نان ناخۆین. مەبەستم لێرە ئەوەیە لەو کاتە پیرۆزە عیبادەتی گەورەیە کە بیر لە ژیان بکەینەوە، بیر لە ژینگە بکەینەوە. يعني عیبادەتەکان تەنها ئەوە نییە نوێژ و ڕۆژی بگرین، بیر لە خۆمان بکەینەوە، بیر لەو ژیانە بکەینەوە. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. مانگ و ڕۆژ لە ڕەمەزان دوو سەربازی زۆر گەورەنە، مانگ و ڕۆژ، چونکە تا مانگ نەبیندرێ کە بەشێکە لە ژینگە ناتوانین بە ڕۆژی بین و بڕیار بدەین کە ئەوە مانجی ڕەمەزانە. و ئێوارانیش تا ڕۆژ ئاوانەبی و نەبیتە مەغریب بوو مەلا بانگ نەدا ناتوانین فتار بکەینەوە، کەواتە مانگ و ڕۆژ دوو سەربازی زۆر گەورەنە لەناو ئەو ژینگەیە لەگەڵمانن کە بەیەکەوە لەگەڵ ئێمە هەمومان عیبادەت دەکەین. واللهی خۆشەویستانم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ للصائمی فەرحەتان، گەورەترین بەختەوەریە کاتێک ئەو ژینگەیە لەگەڵ ئێمە بەشێکە لە پرۆسەی عیبادەتکردن. منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. أو خولو دارو بردو جينجو حمو أو دارو درختانا بشيكن لجياني إيما لقل إيما عبادت دكن إن شاء الله لحلقة كاني داهاتو زياتر باسي أو بابتانا دكين وشوازي بختاوري خوما زياتر رون دكينوا. سپاردەی خوابن هەردەم بەختەوەر بن. السلام عليكم ورحمة الله.